تاران بڕیاری داوە هێرش بکات، بەڵام ئەستەمە بەغداد ڕازی بێت. ئێران لە بەردەم دوو ڕیانێکی ئاڵۆز و قورسدایە. پاش هێرشی دووەم ئیسرائیل بۆ سەر ئاسمانی ئێران ئەگەریەوە بەرز بووە کە پێدەچێت ئاژاوە و گرژی نێوانم دوو وڵاتە کەمێک خاو ببێتەوە و لەبەر قەیرانی ئابووری و دەرکەوتە مەترسیدارەکانی ئەم جەنگە جارێکی دیکە تاران بیر لە وەڵامدانەوە و هێرشکردن نەکاتەوە. بەڵام هەر زوو دووە بە دوای هێرشەکەی ئیسرائیل ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە دانیشتنێکی تایبەتدا ئاماژەی بەم هێرشەی ئیسرائیلدا و هۆشداری ئەوەیدا ئەگەر دوژمنان ئەم هێرشە گەورە و قەبە دەینوێنن نابێت ئێمەش بەلاوازی سەیری بکەین و بەلاواز نیشانی بدەین. ئەرزوو دوایم لێدوانەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کە هاوکات فەرماندەی هێزە چەکدارەکانی وڵاتیشە ئیتر دەرکەوت. گورزەکەی ئیسرائیل ئەم جارە بە زەبر و کوشندە بووە و ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی بە تەواوەتی تووڕە و بێزار کردووە. لەمڕۆوە ئەو گومانە هەتارەوە کە پێدەچێت تاران وەڵامی توندی هەبێت. هەر بۆیە دەستبەجێ فەرماندە سەربازیەکانی ئێرانیش دەستیان بە لێدوان کرد و ڕاشکاوانەش باسییان لەوە کرد تاران ئەم جارە بە دڵنیاییەوە وەڵامی تند و یەکلاکەرەوەی بۆ ئیسرائیل دەبێت. هەر چوار ڕۆژ پاش یەکەم لێدوانی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران جارێکی دیکە ڕێبەر دەرکەوتەوە و ئەم جارە بە ڕاشکاوانە ڕایگەاند وەڵامی قورس و ئاڵۆزمان بۆ ئیسرائیل دەبێت. دوا بە دوای دووەمین لێدوانی ڕێبەر و فەرماندەی هێزە چەکدارەکانی ئێران لێکۆڵەران و توێژەرانی سیاسی و سەربازی ئێران دەستیان کرد بە نووسینی دەیان و سەدان وتار و لێدوانی جیاواز. لە کۆی ئەم نیشانەوە ئاماژانەدا دەرکەوت کە دوو سیفەتی قورس و ئاڵۆز لە لێدوانەکەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێراندا مانای تایبەت بە خۆی هەیە. هەر لەمڕۆوە دەرکەوت مەبەستی ڕێبەری باڵای ئێران لە سیفەتی قورس و بەهێزەوەیە کە تاران ئەم جارە موشەکە دوورهاوێژە تایبەت و استراتیژیەکانی خۆی واتە موشەکەکانی جۆری شەهاب، ڕەمشار، سەجیلی یەک، حاجی قاسم و هەروەها فەتاح بەکاردێنێت کە سەرجەمی ئەم موشەکانە دەتوانن تا دووری 1500 کیلۆمەتر بڕۆن. گرنگتر لەوەش موشەکی فەتاحە کە توانای هەڵگرتنی 1.5 تەن بۆمبی ڕووخێنەری هەیە. خاڵێکی دیکەی گرنگەوەیە ئەم جارە ئەرتەش لە پاڵ سوپای پاسداراندا بەشداری ئەم هێرشە قورس و بەهێزە دەکات. بەواتایەک ئەم جارە ئێران سەرجەم توانە سەربازیەکانی خۆی بەگەڕ دەخات کە ئەویش موشکی دوورهاوێژ و ڕووخێنەری فەتاح و سەجیل و شەهاب و قڕەمشارە. هەروەها مەبەست لە ئاڵۆزبوونی هێرشی ئەم جارەوەیە کە وەک دوو هێرشی پێشوو تەنیا لە ئێرانەوە هێرش ناکاتە سەر ئیسرائیل، بەڵکو ئەم جارە هەم لە ئێران و هەمیش لە عێراقەوە دەست بە هێرشکردن دەکات و تەنانەت حوسیەکانی یەمەن و حیزبوڵای لوبنانیش بەشداری ئەم هێرشە قورس و ئاڵۆزە دەبن. کەواتە تاران بەتەمایەوەیە بۆ لێدانی ئیسرائیل و هێرشی پەیمانی سادقی سێ لە بەغداوە دەست پێ بکات. دیارە تاران گیا لەوەی شکۆیە وڵاتە دەشکێنێت و کەمترین گرنگی بە سەروەری دەوڵەتی ناوەندی عێراق نادات، بەڵکو دەیەوێتە وڵاتەش هەلکێشی ئەم شەڕە مەترسیدارە بکات و بەغداش بە فەرمی جەنگی دژە ئیسرائیل ڕابگەێنێت. پێدەچێت تاران لەو وەهمەدا بێت ئیسرائیل ناتوانێت لە یەککاتدا شەڕی تاران و بەغداد بکات و جیالەوەش ئەم دوو وڵاتە لە ڕێگەی نەوتەوە دەتوانن بازاڕی نەوتی دنیا تووشی خەیرانی بنەڕەتی بکەن، بۆیە نابێت نیگەرانی پەرچەکرداری ئیسرائیل بن. لەمڕۆوە پرسیاری سەرەکیەوەیە کە بەغداد و بەتایبەت دەسەڵاتی سیاسی بەغداد بەشداری ئەم پلانەی مەلاکانی تاران دەبن، بەواتایەکایە بەغداد بەرژەوەندی وڵاتەکەی دەکاتە قوربانی ویستی مەلا شەڕانیەکانی تاران؟ لەم کاتەدا دیار و ڕوونە ئەوەیە دەسەڵاتی سیاسی بەغداد دەمێکە هەڵمەتی ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری و سیاسی و سەربازی دەست پێ کردووە و لە پاڵەم هەڵمەتەشدا پەرەپێدانی پەیوەندی دۆستانەی لەگەڵ وڵاتانی عەرەبی و ڕۆژاوایی وەک ئەولەویەتی سیاسەتی خۆی هەڵبژاردووە. لە هەمان کاتیشدا نەیشاردوتەوە کە دەستێوەردانی دەرەکی بووەتە سەرێشەیەکی گەورە بۆ بەغداد و حەزی بە کەمترین دەستێوەردانی دەرەکی نییە. لەمڕۆوە سەرەڕای گوشاری بە زەبری تاران و هەروەها میلیشیا هاوپەیمانەکانی لە بەغداد، بەڵام هەر ئەستەمە دەسەڵاتی سیاسی بەغداد لە ئێستادا بەم ئاسانیە بەوە ڕازی بێت خۆی بخاتە نێو ئەم شەڕەکاولکەر و ماڵوێرانکەرەوە. ئەویش لەم کات و ساتەدا کە ئاراستەی دەسەڵاتی سیاسی و تەنانەت ئاینی ئەم وڵاتە مەیلی بەرەو دەربازبوونە لە سێبەری تاراندا.
لێرەوە ئەستەمە بەغداد و دەسەڵاتی سیاسی بەغداد بەو پلانەی تاران ڕازی بێت ئەگەرچی پێدەچێت گروپە میلیشیەکانی وەک نوجەبە و ئیمام حوسەین ئەوڵ و گوشاری تەواو بۆ ڕازیکردنی سەرۆک وەزیران بخەنە گەڕ بەڵام ڕازیکردنی سوودانی لەم کاتەدا مەحاڵە لە کۆتاییدا ماوەتەوە باس لەو گریمانەیەش بکرێت ناڕزایەتی بەغداد پێدەچێت بیان و پاساو بۆ تاران خۆش بکات بۆ ئەوەی بیر لەم ڕیسکە فڕمەترسیە بکاتەوە و لە سەردەمی ترامپدا بیر لە تۆڵەساندنەوە نەکاتەوە کە تێچووی سەربازی و سیاسی و تەنانەت ئابووری زۆر بە زەبر و کوشندەی بۆ تاران دەبێت. هەرگۆیا بەشێک لە دەسەڵاتی سیاسی تاران دەیانەوێت لەبری پەلکێشکردنی بەغداد بۆم شەڕە ماڵوێرانکەرە وەک پردی دەستپێکردنی دانوستا سەیری بکەن چونکە ئەوان لەوە دڵنیا بوونەتەوە لە ئەگەری پێداگری تاران لەسەرم هێرشە و داگیرسانی شەڕیێران و ئیسرائیل دەسەڵاتی سیاسی تاران لە لێواری ڕووخان و ئاوابوون نزیک دەبێتەوە بۆیە دەبێت تا ساتەوەختی ڕێڕەسمی سوێند خواردنی ترامپ چاوەڕێ بکرێت چونکە ئەگەر هاتوو لەم ماوەیەدا تاران هێرشی دەست پێ کرد ئەوە بەمانەی بڕیاری یەکلاکەرەوەی تارانە بۆ جەنگ و بە پێچەوانشەوە ئەگەر لەم ماوەیەدا تاران بێدەنگی هەڵبژارد ئەوە بەمانەیەوەیە تاران مەیلی بەرەو کۆتایی جەنگ و ڕێککەوتن لەگەڵ ڕۆژاوەدا گۆڕاوە ئەگەر چی پێناچێت لە هەر دۆخێکدا بێت ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران هەت ئامادەی ڕێککەوتن بێت لەگەڵ بکوژی قاسم سولێمانیدا.